Sherwan Abdulwahid. Ladies and gentlemen, the 2018 graduates. دەمەوێت سوپاسش تایبەتی خێزانەکەم بکەم و مامۆسایەکانم بە تایبەتی کە زۆر یارمەتیان دەم هەتاوە قۆناغە سەختەی ژیانم تێپەڕێنم. Shayma Mohammed Musa. Shiraz Jalal Izzat. Deria Ali Asad Nijat. زۆر سپاسی هاوڕێکانم دەکەم زۆر سپاسی مامۆستایەکانم دەکەم هیوادارم ئەو بەشەی کە لی تاوام کردووە زیاتر بتوانم خزمەتی گەلەکەمان و کوردستان بکەم ئینشاءڵڵا. Mohammed Asad Mohammed. Noor Ismet Wali. گەشتر تەڵەبمان زیاتر بوو لە ئێستاکە لەبەرەوەی جاران کە خەڵک دەچوە لای خەیات تۆزێ زیاتر بە مانگێ بە 20 ڕۆژ قاتێکی بۆ دروست نابوو. ئێستا بە حکمیەوەی ئێمە هەمانە حازریش و قیاساتشمان هەیە خەڵکەکە زیاتر ئاها تەڵەبی جلی کوردیەکەن. بەڵام لە دوای ڕووداوی 16 ئۆکتۆبەرەوە ئیشەکەمان زیاتر بەرەو لاوازی ڕۆیشت ینی سەرفێکی وای نییە حتا دڵخۆشکەر بێ بۆ ساحب ماڵەکە. بەعام لە هەموو مەناطقەکانی کەرکووکە لە 125 نەماوە. ینی بڕۆ لە هەموو دوکاندار چەنەها دوکاندار هەیە وازی هێناوە بە حەقیقەت. ینی زۆربەی وازیان لە ئیشەکانیان هێناوە چوونەتە سەر کارێک بە ڕۆژانەیەکیان دەستکەوێت. پێشتر ئەلحەمدوللا لە شاری کەرکووکدا ئیش و کارێکی زۆر بەقووەتە بوو بە بەردەوام خەڵکی تعمیری دەکرد خەڵکخانووی دەکرد خەڵخەری خانووکردن بوو ئەساوانەمان نەماوە تۆ ئەگەر دڵت خۆش نەبێت لە کوێ جلی کوردیەکەیتە بەرت. ودي حتى كي زحمتها بل هوقتها حتى خود تينيتن بيجابو برنجي كردية بطومة أو وقت مروف مولخوا يمحتلنا بيتن برنج بيت داخل بيت كنجي بيتن أرزوني وجروني مازن بيجين يتخوني مروفا هر جوران توتینگ گیری مبگو داورو گیرد کردن سه چهار روز ماند جخینه ده حتی گیرد کردن ویگه الحمدلله کرم خودی یا خوشبی هر جوی زحمت بی دو مثلا وکیشن پشته وقت کشو جخینه ویگه همه دیدی نوف زاویه ممکنه دهیدن ده گیره کرد گلک افسانوی کرد